پەرلەمانتارێکی پێشووی عێراق ڕای دەگەیەنێت لەبەر بەرژەوەندی کۆمپانیاکانی حزب زەویە نایابەکانی ئیدارەی گەرمیان هەڕاج فرۆش کراوە کە بەهاکەی بە ملیارێک دۆلار دەخەمڵێنرێت. لەبەر ئەوە هەڕاجێکی زۆر کراوە لە کەلار. دکتۆر غالب پەرلەمانتاری پێشووی عێراق لە پەیامەوە ژمارەیەک قۆرەکاری کەسە دەستڕۆیشتۆکانی ئیدارەی گەرمیان و کۆمپانیاکانی نزیک لە حزب بە هاوکاری ئیداری گشتی یەکێتی ئاشکرا دەکات و دەڵێت ئەوەی ئەم دەسەڵاتی هەرێمە بە دانیشتوانی ئیداری گەرمیانی دەکات بە ئەسنەی کردووە. بەڕاستی ئەوەی لە کەلار ڕوئەدات هەڕاجکردنی عەرزی نختێنەی ئەو عەرزانەی کە بۆ نمونە زۆر گرینگە لە کەلارە هەڕاجەکرێت و بەڕاستی ئەدرێ بەو کۆمپانیانە کە زۆربەی کۆمپانیای حزبین و پێم وایە ئیدارەی گشتی یەکێتی شەریکە لەو کۆمپانیانە. ماوەی تر لێتێ ئەجا ئاویشی بۆ ڕاناکێشن هەمووی بیری لێ ئەدات وای لێتێ ئەو لەژێر عەرزی کەلاریش نامێنێ. ئەوەی یەکێتی ئێستا بەو مەنتەقەی ئەکات هەر بەڕاستی بەرپرسەکانی یەکێتی خۆی ئیدارەی گشتیکە کاتی خۆی بەحس پێمانی نەکردووە. ینی ئەم شوێنە ڕێڕەوی چەم و باراناوە کەچی بێگوێدانە مەترسیەکان کارکردن بە مەبەستی دروستکردنی یەقینی شەجێبوون لەم ڕووبارە وەرزیە دەستی پێکردووە تا ئەوەی بکرێتە کەرەستەیەکی خاو بۆ چنینەوەی داهات لە سنوورەکە. لەبەر ئەوە هەڕاجێکی زۆر کراوە لە کەلارە و هەمووی سەری تێ کردووە لەبەرەوە عەرزەکەی گرانە کۆمپانیەکانی یەکێتی هەمووی سەریان کردووە بۆ ئەوێ هەموو پارەکان کۆکەنەوە کەچی ئەو هەموو پارە کۆ ئەکەنەوە ماوەی پێشەسەر نیانەتوانی خاشاکی سلێمانی هەمووی کۆبوو نیانەتوانی سەرفیکەن کە فڕی بدەن. ئەمە یەک دوو ئەو هەموو پارە کۆ ئەکەنەوە ناتوانن 6 ملیار دینار 6 ملیاردیان بۆ ڕێگەی کەلار سلێمانی سەرفکەن بۆی کۆتاییمان پێبێ لەم وەزعی کە ئێستا خەڵکیدادی ئەگەر بڕۆی ئێستا لە سلێمانیەوە بڕۆی بۆ کەلار 5 سەعاتی ئەوێ ئەمەندە ڕێگە هەمووی خۆڵوانە لە ڕێگەی لادیش لە ڕێگەی کەلار سلێمانی باشترە. دانیشتوانی شاری کەلاری ناوەندی ئیداری گەرمیان دەڵێن حکومەت و کۆمپانیەکانی حزب هەرچیەکیان بێر بەدەستی دەهێنن و لە پاشانش بە نرخێکی خەیاڵی بە هاوڵاتیانی دەفرۆشنەوە. من وای نابینم لە بەرژەوەندی خەڵکی عام بێ چونکە بەڕاستی پرۆژەکان هەمووی پارە گشتەکانیان گرانە ئەمجا قیستەکانیان گرانە ئەمجا دائیمەن لە هەر پرۆژەیەکە کۆمەڵی خەڵکی بەرپرس و مەسوول و دەوڵەمەند تەداخلی شتەکانەکەن دەست دەگرنە مەل شتەکانە خەڵکی هەژار ئەسڵەن هیچی بەرناکەوێ ئەوەشی کە بەریەکەوێ بەڕاستی پارەشتی نییە تەواویکە لە بەرگرانەکەی ناچار ڕقەمەکەی بفرۆشێ بۆیە بەڕاستی خەڵکی هەژار و فەقیری عام ئیسفادە لەم خانوانە ناکە ئیلا خەڵکێک کە دەوڵەمەند و شتێکی هەبێ ئەگینا بەڕاستی ئەگەر بتەوێ خزمەتی خەڵکی فەقیر بکەی بۆ شەوە ناکرێ جاران عەرزیانەدا کابرا عەرزەکەی بە عەقارە کردە خانوو بەڵام ئێستا بەم شێوە بازرگانەیە. کۆی ئەو زەویانەی لە کەلار هەڕاجکراون بە 9,000 دەخەمرێنێت و دابەشکراون بەسەر 5 زۆندا. سوودمەندی یەکەمیش خاوەن کۆمپانیاکان و زیانمەندبوونی لە پێشینەش هاوڵاتیان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ئیداری گەرمیان.